تۆ لە کوردستانی ناتوانانی بگەیتە ڕاخیەکی وا کە بتوانێت عیلاجت بکات یان کەسێک بتوانێت ئەوەندە سەعات غەمت لێ بخۆت. من ئامۆژگاری ئەکەم محەممەد ئەیوب هەیە، شێخ محەممەد ئەیوب کە قارئێک بوو، قارئ ئیمامی مەدینە بوو، وەفاتی فەرموو ڕەحیمەه الله. مەخارجی تەجویدەکەی زەبتی دەنگەکەی وەها جوان کراوە ئەزانی ئەمە لای توێ لە بن گوێی تۆ ئەخوێنێ. من ناڵێم من چاوی ڕەحیمەه الله دەنگی یا خۆت تەجویدی یا مەخارجی قورئانی مەزبوط نییە، نە، بەڵام ضەبتی تەسجیلەکەی دەنگەکەی کە ضەبت کراوە صاف نییە، وەکو محەممەد ئەیوب. محەممەد ئەیوب هیتفۆنێ دێنی، تایبەتی هیتفۆنی ئایفۆن بیکەرە ناو گوێچکەتە، چاویشت داخە، دەستنوێژت با هەبێت، چاوت داخە، هیتفۆن لە ناو گوێت بێت، ئەوجا کە هیتفۆن لە ناو گوێتەوە چاوت داخراوە، گوێت لەو قورئانە بووە، هەتا دەنگیشی زۆر بێکەمە، هەتا دەنگی زۆر بێکەمە. ئەمە بۆچێ؟ بۆ کەسێک کە چاو زاری بێ، بۆ ئەو کەسی کە مەسی بێ، بۆ ئەو کەسی کە سحری بێ، بۆ ئەو کەسی کە جنی بێ، بۆ هەمی ئەبێ. ئەمما ئەوەی کە جنی بێت ئەبێ کەسێک لای بێ ئاگای لێ بێ، ئاگای لێ بۆ چونکە تەحەموڵ ناکە فڕێ ئەدەی یاخود تێکەچێ هاوارەکە و قیژەکە یا ئەجوولێ بیگرن بە هەر بەردەوام بێ یا بیبەسنەوە، دەستەکانی بەستنەوە، قاچەکانی بەستنەوە بە ئەمە لەسەر گوێچکەی بێ، وازی لێمێنن حتا ئەگەر جنی هەبێ قساکە هاوارەکە قسەتان لەگەڵەکە گوێ مەدەنێ بە ئەو هەر لە گوێی بیا، قسەی هەر لەگەڵ مەکەن حیساب بکەن، ئەڵێ موسڵمانە بڵێ موسڵمان بوونی تۆمان ناوێ، ئەڵێ دەرەچم بڵێ دەرناچ دانیشە تاوەکو ئەو قورئانە ئەسووتێنێ، ئاوای پێ بڵن هەر ڕائەکات چونکە ئەزانێ حەلی نییە، بڵێ دەشە و دەڕۆژتر ئاوە ئەو ئایەت کورسی لە من گوێتە شێتە بن، هیچ ئایەتە وەکو ئایەت کورسی نییە، ئاگاتان لێ. ئەوەی تریشان ئەوەی مەسە یا سحرە، ئەوەی مەسە یا سحرە، بەڕاستی ئەگەر بتوانن بە بێ پچران تا 7 ساعات تەنها بۆ دەستا و میز پشتیوە هەڵبستێت، ئەگەنە 7 ساعات بە بێ ڕاوەستان دابنن ئیلا نەجاتێ بە ئیزنی ئەڵڵا، چونکە ئەو مەسەی کە دایان لێم بۆ خۆم ڕوقیەم نەخوێن بەسەر خۆمە و نەشم هێشت ئەوانەی کە فەقێکانی دەوروبەری خۆم تەبعەن ئەو فەقێ و برایانە هەمویان فێربوون الحەمدولله، یعنی ئێستا پێویستە بە منی هەرێک لەوانە ئەتوانن عیلاجی خەڵکی بکەن بە ئیزنی خوا. جا ئەمانە و تەماوەستا وتم نە، ئەمن بە دوای چارەسەرێک ئەگەڕێم بەڵکە خەڵکێکیش بتوانێت بۆ خۆی چارەسەری خۆی بکەن. ئێمە قەیدی ناکە بۆ ئێمە ئاسانە و شتێکی ئاسایی، ئەی خەڵکی تر. جا بۆیە ئەڵێم گەیشتمە ئەو نەتیجەیە، ئەو ئایەت کورسیە، فەقەت ئایەت کورسی. و محەممەد ئەیوب لە هەمووی تەئثیرترە. وەڵڵاهی بۆ تەجروبە 2 سەعات دامنا، دواتر ڕۆژی پاشتر و برایان بینی وتم وەرە چیان لێ هاتووە؟ مامۆستا مۆڕەکان ئەوەندە بوو ئێستا بەقەدر سەعاتێ لێ هاتووە. جامی سەعاتە بینیەوە جامانە وتیا ئەمنە لێ هاتووە گچکە بوونەتەوە، تەمە گچکابنەوە. ڕۆژی پاشتر سبحان الله ئاگام لێ بوو کە دەرچوو نەجاتم بوو. یعنی 2 ساعت 2 ساعتیم کرد. نەجات الحەمدولله ساغ بوومەوە کەچی ئازار وازی لێ نەهێنام. بۆیە ئەڵێم خەڵک هەیە لە ئازارایە، لە ئێش و ناڕەحەتیایە. ئەگەر ئەو پرۆگرامی کە باسم کرد بۆ نالوێ بۆ جێبەجێ نابێ، لە یوتیوبە بنووسە ئایەت کورسی مکەڕەر و بنووسە محەممەد ئەیوب، کەنووسی ئایەت کورسی مکەڕەر محەممەد ئەیوب یەکسەر ئەداتێ. تەماشاکە کامیان 100 جار نووسراوە مکەڕەر، 100 جار، ساعتێک و 50 شتێک دقەیە، ساعتێک و 50 شتێک دقەیە. بینیوتانە؟ ئەمە 2 جار، حەد جەلسەی 2 جار ئەگەر گوێ بگریت 4 ساعت زۆر مهمە. جا ئەمە هەتا هەفتەیەک بەردەوام بە، دوای هەفتەیەک ئەگەر بۆت کرا کە ئەو ڤیدیۆت بینیوە، دوای معلوماتی خۆتم بۆ بنووسە، بڵێ من کردووبوو نەتیجەکەم ئەوە بووە، پێم خۆشە، بۆ ئەوەی بزانم تا چەند تەئسیری بووە، بەڵام کە دەستنوێژت هەبێ چاوەکان بنووقێنە و هەروەها خۆت خاوکەوە چی ڕوو ئەدە لە جسمی تۆ کارت پێی نەبێ و فکرت تەنها لەسەر ئایەت کورسیەکە بێ و پێش ئەوەی ئەگەر بخوێنی واتای ئایەت کورسیەکە بە مختصری بزانی زۆر گرنگە، تەئسیری زیاتر ئەبێت. جا بۆیە ئەوە پەیامەکەی من بوو، هەم بۆ نەخۆشەکە، هەم بۆ ئەو پزیشکە بەڕێزانە. کەسێکتان بینی بەو شێوە گوناحتانەکە، یەک بەخۆی نەخۆشە پارەی پێ سەرفەکەن و هەروەها و ئازارش نەجاتی نابێت، گوناحتانەکە، پارەکەتان حەرامە، واللهی پارەکەتان حەرامە، لە دزی، لە ڕێگری، لە چەتاتی، لە هەمووی خەتەرترە. کە تۆ خەڵکێک ئەزانی نەخۆش نییە، مهدئات و مسەکینات و ئەوانەی ئەدەیتێ، نا، وڵێ کاکە نەخۆش نیتۆ، لە فەحسەکان هیچ دەرناچێ، بچۆ بخۆت بەدوای عیلاجێکی تر بگەڕێ، بڕۆ قورئان گوێ بگرە، ئایەت کورسی گوێ بگرە. جا هەر کەسێکش کە گوێی گرت
هاواری لێ هەڵسە یعنی بە کوردی ئەزانیت چی دێتت ئەوەی کە هەیەتی ئەڵێ با تەقلیدتان بۆ بکەمەوە ئەڵێ هاوارەکە هاوارەکە ئەوەی کە جنی نیە ئەوەی کە جنی هەیە ئەوە ئیبادەیە ئەوەی کە جنی هەیە قساکە دنیا گەرمەکە ئەگەر دەوروبەر قسەی لەگەڵ بکەنەوە جنەکەیە قسەی لەگەڵ بکەن بە هەر حاڵ جا کەسێکتان زانی کە ئەوەی بەسەر هاتووە پێت ئەڵێ تۆ بە عالەمی جنەکانەوە ناسراوی کە ناسراوی ئاگەر لە خۆت بێ ئەتناسن یەک حەلت هەیە ڕێی خوا و پێغەمبەرەکەت بگرا ڕێی خوا و پێغەمبەرەکەت بگرە ئیسلامەکەت بگرا خۆنت ناگەڕێن بکەن ئەبەدەن بە ئەڵڵا نەبێ ناتوانێت نەجاتت نابێ ئەوەی تر وەڵڵاه لە کە ئابەیەکە ئەژی لەو دەرەچی بۆ ئەو لەو دەرەچی بۆ ئەو حەلت تەمەنا ئەکەی مردن بەڕۆقت بگرێ و ناوری لە کەعابە جا بۆیە ئەڵێم ئەو ئامۆژگاریانە لە برای خۆتان وەرگرن هیچ مەسلەحەتێکم لەو ئامۆژگاریانە نییە بۆ ئەوە ئامۆژگاریت ناکەم تا تۆ بڵێ بیتە لای من قورئان بەسەر خوێن و پارەت لێ وەرگرە لە من تێگەیشتی